بەداخەوە ئەم ئاخریە توانای هیچی نەمابوو، توانای دانیشتن و قسەکردنیشی زۆر بە زەحمەت بوو. کەسایەتی نەرمین کەسایەتێکی تایبەت بوو لە بواری هونەر و لە بواری شەخسیەتی خۆی کەسێکی زۆر بەتوانا بوو، کەسێک بوو بەڕاستی لە ئاستێکی بەرزی هونەریە ئیشیە کرد. لە سەرەتای ساڵی هەشتاکانە ئەوە هاوڕێم بووە لە پەیمانگای هونەرە جوانەکان کە پێکەوە کاری هونەریمان کردووە. هەروەها لە دوای ئەوەی کە لە پەیمانگای هونەرە جوانەکانیش بە بەردەوامی ئێمە لە تیپە هونەریەکانە لە کۆمەڵ کاری هونەریمان پێکەوە کردووە. بەڵێ بێگومان پەیوەندیمان نەبوو، ئێمە هەم وەکو تەلەفۆنیش هەم وەکو سەردانیکردن لەگەڵ کاک عومەری کەریم ئاغا و لەگەڵ کۆمەڵە لەو برادەرانەی سەردارمان کردووە، بەڵامی تر ئەوە ناتوانین لەگەڵ کاری خوا و نەخۆشیە هیچ ناوترێ. بەداخەوە ئەم ئاخریە توانای هیچی نەمابوو، توانای دانیشتن و قسەکردنیشی زۆر بە زەحمەت بوو. لێرەوە پەیامت چییە بۆ منداڵەکانی؟ تەمەن درێژ من هیوادارم خەڵکانێکی بەسوودمەند بن بۆ ئەم خاک و نیشتیمانە. هیوادارم تەمەن درێژ و تەندروست بن، ڕۆحی شاد بێ دایکیان.